ڕاپەڕین بەرنامەیەکی خۆڕسک نەبوو بەڕاستی بەرنامە بۆ داڕێژراو بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە دوای جیرانی شەڕی کوێتەوە بەرنامەی بۆ دانا کە دەبێت لە کوردستاندا شەڕێ بە گشتی سەرتاسەری کوردستان بگرێتەوە ڕاپەڕینێکی سەرتاسەری بکرێت بۆ ئەو مەبەستە زۆر بەرنامەدانران یارە لە ساڵی هەشتا سوپای ڕزگاری کوردستان سرک دروست کرا کۆمیتەی سەرکردایەتی ناوشار دروست کرا بۆ ئەوەی زۆر بە تۆکمەیی بچینە ناو بابەتەکەوە و من لە شەوی 21 لای نوشێروان و کاکۆچرەت بووم باسییان کردیان دوو جیهازی ڕاکاتان بۆ دەنێری ئەوە شەر بۆ خۆ ئامادەکردن بوو بۆ ڕاپەڕی ئەو جیهازە ڕاکاڵانە یەکیان درا بە حاکم شێرزاد لە ڕێگای مەلا ئاریەوە درا بە حاکم شێرزاد بۆ هەولێر ڕێکراوی هەولێر یەکیان لای خۆمان ماوە لە هەشتی دوو کوردەی عەزیز بەجی هات هەردوو جیهازەکەی تریشم داوی بۆ ئەوی بەردەوام پەیوەندی بە مەکتەبی سیاسیەوە بکات ئێمە بۆ خۆ ئامادەکردنەکان لە بۆ ڕاپەڕین 750 نامەم هێنابوو ئەو 750 نامە ئەوەی بۆ ڕێکخراوی هەولێر بوو ناردمان ئەوەی تر هەموویان لە ڕێگای برادرانی ڕێکخستنەوە تەسمیل بەو برادرانە کران کە بۆیان هاتبوون و بەرنامەکەمان خەڵکی سەربازیمان بۆ شوێنەکان دانابوو بۆ ڕانیە بۆ سنووری دەبەری ڕاپەڕین بە هەموویانەوە و ئازوقەمان هێنابوو چکە عەساری ئیقتصادی هەبوو هەموو ئەو شتانەش لە ڕانیە کۆمان کردبەوە چونکە پێمان وابوو ڕانیە نزیکترین شوێنە لە نقطەی تەماسی هێزی پێشمەرگەی کوردستان و مەکتەبی سیاسی و لە هەمان کاتیشدا خەڵکی ڕانیە و دەوروبەری خەڵکێکی حەماسی بوو بەڕاستی زوڵم و زۆر وای کرد بوو کە ڕاپەڕینێکی سەرتاسەری بکرێت خۆ ئامادەکردنەکان لە هەموو ڕوویەکەوە تەکمیل ببوو پێنجی سێ هاتن کاک ئەحمەد دوستۆر هات پێ بوتی دەبی بچیەوە مەکتەبی سیاسی منیش چوومەوە مەکتەبی سیاسی لەوێ کاک نوشێروان و کاکۆچرەتم بینین پێمان گوتن کە ئەو ڕۆمزە دەست پێ دەکات چونکە بەیانیەکەی زوو من لەگەڵ ئەو برادرانە چوین بۆ لای حەمەی کاکەمزەی و شەید عەلی نەبی کە پێمان گوتن فەرموون ئێوە دەتوانن ئەوڕۆ دەست پێ بکە منیش چوومە مەکتەبی سیاسی لەوێ دیارە بە کاک نوشێروان گوت پێ ئێمە ئەوڕۆ دەستی پێ کردووە گوتی ئەگەر حەوتی مانگ بێ بەڕاستی ئێمە هێزمان دانابوو بۆ حەوتی مانگ هێزەکان دەگەیشتنێ ئێمە تیتۆکەمان دانابوو کە پێشمەرگە بێتە تیتۆکە هەموو هێزەکە بێنەوە لەوێ تەوزیع بکرێن بەسەر شوێنەکاندا بەڵام چونکە دوو ڕۆژ بوو دوو ڕۆژ زۆرە خەتی پشدەریش پاک نەکرابەوە بۆیە هێزەکە وەک پێویست لە هەمان ڕۆژدا نەگەیشت دەناگەیشت بەڵام لە هەمان ڕۆژدا لە پێنج سێدا نەگەیشت هێزەکە ئەو هێزانەی لێرە هاتبوون پێشتر لێرە لە دۆڵێ بوون لەگەڵ هێزی ئەو برادرانەی کە سەرپەرشتی حەسکەریان دەکرد ئەوان پەیوەندیان پێوە کردبوون هەموو بەرنامەکانیان دانابوو بۆیە ئەو ڕۆژە لە ڕانیە هەموو ڕانیە ئازاد کرا لەو کارکتەرانە کە ئێمە پشتمان پێبەسبوون لە فڕقەی چوارقڕنە داوا کرابوون کە بانکیان کردان دەگیران ئەوە یەک دووەمیش زوڵم و زۆری حکومەتی ڕەفتارپاشی بەغدا وای کرد بوو کە خەڵکی دەڤەرەکە پەلە بکە لە کورد وتەنی جام کە پڕ بوو لێی دەڕژێ هەموو شتێک لە باریشیدا دەپسێ بەڕاستی زوڵم و زۆر لە ئەستووریدا بۆیە ئەو زوڵم و زۆرەی کە حکومەتی باسی کردبووی بە شەوانە دەچوونە سەر ماڵان خەڵکیان دەگرت بۆیە خەڵک پڕ بوو و حەماسەی خەڵکی دەڤەرەکە وای کرد
کە ئەو دوو ڕۆژە ئێمەش بە قسەیان بکەین و ڕاپەڕینەکە دەست پێ بکەین. وقتی پێشۆشەری ناوچەکەدا مایەی سەروەری سەردەمپی هەبوو خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و چونکە ساڵی ڕابردوو لە ڕاپەڕینە مێژووی لە درێنێنەیەکەدا ئاگری شۆڕش و کلێسەکەی لەم شارە قارەمانە و لە دەوری بەرەکەیان کردرا و هەرپان کرایەوە. لە دوای ڕاپەڕینە مەزنەکە ڕانیە دەتوانم بڵێم ڕانیە خودی ڕانیەوە ناحیە چوارقڕنە و ئۆردوگای زۆرم لێ حاجیاوە ئەو کات و شکارتە هەبوو باقی تر سەرجەم گوند و ناحەکانی ئەو سنوورە بە پشدەریشەوە ڕاگوێزرا بوو هەمووی لەگە زەوی تەقت کرابوو بۆیە ئەرکێکی زیاتر کەوتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئاوادانکردنەوەی هەموو ئەو شوێنانەوە گەڕانەوەی ئەو خەڵکانێک کە بە شێوەی زۆرم لێ لە ئۆردوگاکان کۆکرابوونەوە بۆیە دوا بەدوای ئەوە لەگەڵ باشبوونی دۆخی دارایی هەرێمی کوردستان و زیاتر سەرپێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان قۆناغ بە قۆناغ حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی گۆڕانکاری زیاتر لەو سنوورەدا بکە تا دواترین دەرفەتیان کە جگەلەوەی کە قەزای ڕانیە ئەو کات وەکو باسم کرد تەنها ناحیە چوارقڕنەی هەبوو باقی تر سەرجەم گوندەکانی ئەو سنوورەش لەگە زەوی تەقت کرابوون و ئۆردوگای زۆرەم لێی حاجیاوە و شکارتەوە سەر و چاوە مابوو بۆیە دواتر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ زیاتر گەشەپێدانی سنووری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتیەوە سنووری قەزای ڕانیە جگە لە قەزای ڕانیە هەردوو ناحیە حاجیاوە لە ساڵی 1990 ئیستحداث کراوە لە ساڵی 2005 بڕیاردرا کە ناحیە سەرکەبەکانیش لە سنووری قەزای ڕانی ئیستحداث بکرێت و لە سنووری پشدەریش ناحیەکانی هێرۆ هەڵشۆ ئیسێوە و ژاراوەش کران بە ناحیە جگە لە دروستکردنەوەی قەزاق قەڵاتزێ و ناحیەی ناودەشتیش لە سەنگەسەر لە سەرەتاوە ڕاپەڕین وەکو هەڵوێستێکی شۆڕە ژێرانەی نیشتیمانی نەتەوایەتی بۆ خۆی بە هەڵوەستێکی سەرانسەری لە کوردستان کە دەستی پێکرد بۆ خۆی کە بنەما و سەرەتا بوو دواتر ئەنجامی هەبوو یەکێک لە دەستکەوتەکانی ڕاپەڕینی گەلی کوردستان بریتی بوو ڕنگدانەوەی هەبوو لە بواری سێکتەری خوێندنی باڵا و پەروەردە بێگومان لە دوای ڕاپەڕینەوە لەم سێکتەرەدا فراوانیەکی بەرچاو هەیە و پێشکەوتنێکی بەرچاو هەیە هەم لە ڕووی چەندایەتی و هەم لە ڕووی چۆنایەتیشەوە باشترین نمونەشمان فراوانبوون یاخود زیادبوونی ژمارەی زانکۆکانە لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە دەڤەرەکەمان لە دەڤەری ڕاپەڕین کە زانکۆی ڕاپەڕین بۆ خۆی یەکێکە لە دەستکەوتەکانی بواری سێکتەری خوێندنی باڵا لە دوای ڕاپەڕنی ساڵی 1990 هەرێمی کوردستان دیارە هەر ئەم شارەدا یەکێکە لەم شارانەی کە خاوەنی زۆرترین هونەرمەند و ڕۆشنبیر و ئەدەب و نووسەر بووە هەم لەم کاتەشدا لە پێش ڕاپەڕینیشدا خاوەنی دەیان تیپی شانۆیی بوون لە شاری ڕانیە و گروپی مۆسیق و دەیان نووسەر و ئەدیب هەبووە بەڵام وەکو پێویست ئاوریان لێ نەداوەتەوە لە دوای ڕاپەڕین ڕانە گەشەیەکی بەرچاوی بدین لە ڕووی هونەرمەندان و ڕۆشنبیران و ئەدیباندا ئێمە خاوەنی تیپی مۆزیقی ئۆرکسترای ڕانێ بوون خاوەنی دەیان شێوەکاری بەهرەمەند بوونە خاوەنی دەیان نووسەر و ئەدیب بوونە دیارە سنووری ڕاپەڕین لە مێژووی دوور و نزیکدا بەوە ناسراوە کە هەمیشە لە بابی کۆمەڵایەتیەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی زۆر بەهێزە و ئەو پەیوەندە کۆمەڵایەتیە ڕنگدانەوە و کاردانەوەی هەبووە بۆ سەر ئەو هەڵسو کەوتەی کە ڕۆژانە لە نێوان خەڵکەکەیدا هەبووە سەبارەت بە بابیەوەی کە لە بابی میوان دۆستی لە بابی دڵ گەورەی لە بابی دڵ فراوانیدا ئەوە دیارە ڕەنگە بۆ خۆمان خۆش نەبێ هەندێک قسە بکەین بەڵام هەمیشە خۆشەویستانمان لەسەر ئاستی کوردستان دەدان بەو ڕاستیدا دەنێن کە سنووری ڕاپەڕین پابندە بە پاراستنی ئەو مێژ و کللتور و دابوونەریتەی کە ساڵانێکی زۆرە کەڵەکە بووە لەسەریە کە بە دیوە جوانەکەی داشکاوەتەوە خەڵکی کوردستان بەگشتی بەوە هەست بەوە دەکەن کە سنووری ڕاپەڕین لە بابی میواندۆستیەوە زۆر باشن لە بابی کۆمەڵایەتیەوە زۆر باشن لە بابی پاراستنی دەستگرتن بە ڕابردوو مێژە پرسەروەریە بوارە کۆمەڵایەتیەکەەوە زۆر باشن لە چەند ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی زیاتر خزمەتکردنی ئەو سنوورە
چەندین شارەوانی لەو سنوورەدا کردوێتەوە ئەو شوێنانەی کە نەتوانرا گوندی گەورە بوون وە بۆی خزمەتگوزاری زیاتریان پێشکەش بکرێت لە نمونەی شارەوانی لە کۆمەڵگەی شکارتەوە لە بۆسکێنیش شارەوانی استحداث کردو بۆ گەیاندنی خزمەتگوزاری زیاتر و دووهەمین کار لە ڕووی کاژێڕ و ئیداریەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە سنوورەدا ئەنجامی دابێت استحداثکردنی ئیدارەی ڕاپەڕین بووە کە هەردوو دەڤەری پشدەر و بیتوێن دەگرێتەوە و لە کاتی ئێستادا لە هەردوو قەزای ڕانیە و پشدەر و نۆناحێب پێک دێ و سەروی 200 بوون و لەگەڵکردنەوەی ئیدارە ڕاپەڕینیش کۆمەڵک بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتی گشتی لە سنوورەدا کرانەوە بە مەبەستی خزمەتکردنی زیاتری ئەو سنوورە و دەتوانین باز لەوە بکەین کە لە پێش ڕاپەڕین و لە دوای ڕاپەڕین ئەو فراوانبوونی گەورەی کە لە سنوورەکەدا هەیە جێگەی باشی گرتووە و گەشەکردن و فراوانبوونێکی زۆر لە بواری پیشەسازی لە بواری وەبەرهێنان لە بواری پشتوکاڵ و لەسەرجەم لە بواری ڕێگاوبان و لە بواری کەرتی کارەبادا لەو سنوورەدا هەیە بەڵام ئەگەر بڵێین ئەوە جێگەی خواست و ویستی داواکاری خەڵکە و ئێمەشە نەخر بە دڵنیاییەوە ئەو گرفتانەی کە لە چەند ساڵی ڕابردوو لە شەڕی نەگریسی داعش لە هاتنی قەیرانی دارایی کۆمەڵک گرفت و کێشەی لە بواری خزمەتگوزاری لە سنووری ڕاپەڕینیش و هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان دروست کردووە ومێت دەکەین کە بە باشبوونی دۆخی دارایی هەرێمی کوردستان لە ئایندەیەکی نزیکدا هەموو ئەو گرفت و کێشانەی کەماوە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێتەوە ئاوڕی جدیان لێ بداتەوە لە بواری گەنجان لە بواری وەرزشکاران لە بواری بینای خوێندن و بواری تەندروستی کاری زیاتر و پرۆژەی زیاتر لە سنوورەکەدا ئەنجام بدرێت.